400 پرۆژە لە کارکردن وەستاون. ئیداری شارەکە نزیکەی 950 ملیار دینار قەرزاری بەڵێندەرانە. ئەوە بارودۆخی ئابووری ئەو شارەیە کە خاوەنی زۆرترین نێردەی نەوتی عێراقا. ماوەی 2 ساڵە لەلایەن بەغداوە بودجەی کەرکووک ڕەوانە نەکراوە. هەرچەندە لە ساڵی 2015دا 31 ملیار دینار بۆ شاری کەرکووک نێردرا، بەڵام ئەو بڕا بەشی ئەو قەرزەی شارەکەی نەکرد. کە توانیان ئەم پرۆژەیە تەواو بکەن کە تەکلیفەکەی 7 ملیار و 600 میلیۆن دینارە، بەڵام تەنها 18 لە سەتای پارەکەیان وەرگرتووە. ئەمەش دڵسۆزی ئەو شەریکەیە پیشان ئەدا بەرامبەر بە کەرکووک بۆ خزمەتی خەڵکی کەرکووک. لەم ڕۆژانەدا سەردانی بەغدامان کرد و ئەو کێشانەی کەرکووک ڕوبەڕووی بووتەوە لە ڕووی نەوتەوە، لە ڕووی پیترۆدۆلارەوە، لە ڕووی پارەی فەلاحەکانمان، ئەو جوتیارانەی کە هەموو ساڵەکەمان دوو بوونە و مەحسوولەکەیان تەسلیم بە بەغدا کردووە و تا ئێستا پارەیان وەرنەگرتووە، ئەوانیش بە شێوەیەک هاوکاریان بکرێت و پارەیان بدرێت. هۆکاری زیاتربوونی قەرزەکانی ئیداری شارەکە بە بەڵێندەران بۆ بەردەوامی دروستکردنی پرۆژە دەگەڕێتەوە، لە کاتێکدا بودجەی کەرکووک لەلایەن بەغداوە ڕایگیرا و ئیداری شارەکەش مەرجی ئەوەی لەگەڵ بەڵێندەراندا کردبوو تا پاری بەغدا نەگاتە کەرکووک ئەوە گرێبەستی پرۆژەکان ناکەن. حقیقت یەک دوو دەفع پارە هاتووە، پاری تەنمی ئەقالیم دەفعەیەک هات لە ئەم ساڵدا و پاری پیترۆدۆلار دەفعەیەک هاتووە. دیارە ئیداری ئەم شارە ئەوان بەرپرسن لەوەی ئەم پارێ چۆن دابشکەن و ئەوانش شارەزان لە دابشکردنی بەپێی پرۆژەکان و مەشاریعەکان و پێشم وایە بەپێی ئەهەمیەتی مەشاریعەکان پارەکانیان داوە بە بەڵێندەرەکان. ساڵی 2013 زۆرترین پرۆژە لە شاری کەرکووک دروستکران کە بودجەی شارەکە 1 تریلیۆن و 17 ملیار دینار بوو کە پێکهاتبوو لە بودجەی پیترۆدۆلار و بودجەی پەرپێدانی هەرێمەکان، بەڵام 2 ساڵە تەنها 2 جار پارە بۆ کەرکووک نێردراوە، بە هەردوو جارەکەش ناگاتە 50 ملیار دینار. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.